یانەی هەولێر یاری لووتکەی ئەم هەفتەی خولی ئەستێرەکانی عێراقی لە یانەی شۆرتە بردەوە و گەڕایەوە پێشەنجی ڕێزبەندی خولەکە. یارێکی گەورە و یارێکی مێژووی بوو کە ئەمڕۆ هەولێر توانی لە بەرامبەر نزیکەی 30,000 هاندەر لە یانەی شۆرتە بباتەوە کە پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی عێراقا بە مەشتیپەکە بووە خاوەنی 13 خاڵ و گەڕایەوە پلەی یەکەمی ڕێزبەندی کە یانەی دیالە لە پێش ئەم یاریە لە پلەی یەکەم بوو. هەولێر لە ژێر فشارێکی زۆر یاریەکەی ئەنجامدا چوو کە من دوێنێ خۆم لە یاریگا بووم باسم قاسم زیاتر لە سەعاتێک مەشقی بە تیپەکە کرد کە دەبووە پێش یاری مشقەکە کەمتر بێ بەڵام پلانێکی جیاوازیە بوو جگە لەوە هاتنی بەرپرسان یەک بە دوایەک بۆ سەردانی یاریزانان و گفتوگۆیان لەگەڵیان سەبارەت بەم یاریە و هەروە هاتنی ژمارێکی زۆری هاندەران و بلیتی خۆڕایی ئەمانە هەموو فشار بوو لەسەر یانی هەولێر دەبێت ئەومان لەبیر بێت کە ڕاستە هاندان ڕۆڵێکی هێزار گەورەی هەیە بەڵام بە دیوەکەی تریان فشارێکی زۆر لەسەر تیپەکە بوو بەڵام یاریزانانی هەولێر توانیان ئاستێکی زۆر باش پێشەش بکەن دەبووە گۆڵی زیاتریش تۆمار بکەن ڕیتمی تیپەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرەوەی و ئاستی تیپەکە یەکجار بەرز دەبێتەوە هەموو هاندەرانی یانەی هەولێر هیوادارن کە یانەی هەولێر لەم ئاست و ئەنجامانە بەردەوام بێت بۆی کە تا کۆتایی وەرز ڕکابێت لەسەر نازناوی ئەم وەرزە بکە کە سەرانێکی زۆرە هەولێر لە نازناوەکان دوورە. جەماوەرێکی یەکجار زۆر لە یاریگا بوون بەشێکیان شوێنیان نەبوو لە یاریگا ڕۆیشتنەوە بەدڵ شکاوی بەڵام یاریگاکە جێ ئەوەندە هاندەری تێدا دەبێتەوە کە زیاد لە پێویستیش هاندەران هاتوونە یاریگا تەنانەت ناوبژیوان نزیکەی 36 خولەک یاریەکەی دواخست بەهۆی ئەوەی کە دەبێت شوێنی هاندەران گونجاو بێ و پاڵەپەستۆی هاندەران و بارودۆخێکی ناڕێک لەسەر پەیژەکانی یاریگانە بێ. هەولێر گرەوەکەی بردەوە هاندەران چاوەڕێی زیاتر لە تیپەکە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم وەرزە تا دوا هەناسا ڕکابێت لەسەر نازناوەکە بکات.